لە ئێوارانی ڕەمەزاندا کۆمەڵێک گەنجی خۆبەخش کە ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن بە زمانی بەڕۆژەوە ئاو و خورما بەسەر ڕۆژوەوانان و ڕێبواران لەسەر شاڕێگەی ڕانیە سلێمانی دابەش دەکەن. ئەو گەنجانە دەڵێن ئامانجمان بەدەستهێنانی ڕەزامەندی خودای پەروەردگار و ئاسانکاریە بۆ ڕۆژوەوانان تاکو لە کاتی خۆیاندا ڕۆژوەکانیان بشکێنن. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک یارمەتی برای مسلمانی خۆشوێکی مسلمانی بدات لە ڕۆژ و شکاندن لە ئیفتارکردنەوە ئەوە خێری هەمان ئەو برای مسلمانە و خوشکە مسلمانی بۆ دێت بەبێ ئەوەی هیچ خێرێک لە کەسی ڕۆژەوان کەم بکات. ئێمەش کۆمەڵە گەنجێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەژێر ڕۆژنامەی ئەم فەرموودەیە هەستاوین بە دابەشکردنی ئاو و خورما پێداویستەکان و ڕۆژشکاندن لە مانگی پیرۆزی ڕەمەزانی. ئێمە کۆمەڵە گەنجێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە قیحاجەوە هەستاوین بە دابەشکردنی ئاو و خورما بەسەر ڕێبواراندا لە مەغریبدا ماوەی 4 ساڵە هەستاوین بەم کارە خێرخواز و باوکاری خێرخوازان و باوکاری هیمەتی گەنجەکانمان. ئەم پرۆژەیە ماوەی 4 ساڵە لەلایەن لقی حاجیاوای ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری خێرخوازان بەڕێوە دەبرێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی حاجیەوە ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەڵدەستێت بە دابەشکردنی ئاو و خورما لە ڕێگای سەرەکی ڕانیە سلێمانی کە پێدەوترێت مەفرەقی حاجیەوە. ئەو گەنجانە بە گرم و گوڕێکی زۆرەوە بەبێ پێگوتن ساڵانە بەس گروپێکمانێ لە گروپە ئاگاداریان دەکەین خۆیان زۆرترین ژمارەیان بەشدار دەبێت لە دابەشکردنی ئاو و خورما زۆر جارە دەکاتە 30 کەس 35 کەس جارێەوە بە مناوە بە دەڵێن چە کەسێکتان بێن یان بۆ ڕۆژێکی تروەرن لەو خێرا بەرداوام خێرخوازانیش دەورێکی باڵان هەیە لە گەیاندنی هاوکاریەکانیان بە تابەداوانی بۆ شەقەمان دەدانە خەڵکێک کە وێنانە دەبینێت کە ئاو و خورما دابەش دەکرێت بەسەر گەشتیاراندا یعنی زۆربەی خێر و خێراتەکانی ئەو خەڵکانەیە کە ئەو دیمەنە دەبین. ڕۆژوەوانان و ڕێبواران ستایشی ئەم پرۆژە خێرخوازیە دەکەن و سوپاسگوزاری ئەو گەنجانن کە بێ بەرامبەر خزمەتی ڕۆژوەوانان دەکەن. وڵا دەستیان خۆش بێ قەلبان ساغ بێ ینی ئیشێکە دەبێت شانازیان پێوە بکەین بەڕاستی جێگەی شانازینە هیوادارم نمونەیان زیاد بێ. ساخۆن وڵای تابرێک کارەچی مرۆڤ دۆستانەیە و شەکە زۆر چاکە زۆر پیاوانەیە وا خێرتان بنووسی یەک لە خۆم لە تاگەم ماڵەوە چل نیم ساعت چل دەقیقە پێ بچێت ڕێگا دوورە ئارێوەڵا لای بالیسانەیە لە ڕێگا ڕۆژەکە دەشکین لە ڕێگا بۆ ئەو هاوکارین بوو دەستان خۆش. ماوەی چەند ساڵێکە چەند گەنجێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی حاجیاوە ئاو و خورما دابەش دەکەن بەسەر مسافران و ڕۆژواناندا لە کاتی بەربانگدا لەژێر ئەم فەرموودەی پێغەمبەر دووری خودای لەسەر بێت کە دەفەرموێت هەر کەسێک ڕۆژووی ڕۆژەوانێ بکاتەوە هەمان خێری ئەو کەسەی دەگاتێ بێ ئەوەی لا خێرەکەی کەم بێتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام مەفرەقی شارقورنا حاجیاوە.